كرد ئەگەر هەبێت هیچ وڵاتێ هیچ دەوڵەتێ هیچ کەسێک ناتوانێت بەرەنگاری کورد بێتەوە بەڵام کورد لە ناوخۆیان یەک نییە. ئەم ڕێپیاوانەشمان کردووە لێرەوە لە ساڵەکەەوە بەرەو باخی گشتی دژی داگیرکەری دەوڵەتی تورکیای فاشیست و ئێران کە بەرامبەر بە کوردێکن. وەکو دەزان لە باشووری کوردستان لە 4 نیسانەوە هێرشێکی زۆر هەیە بۆ سەر چیاکانی کوردستان و دەیانەوێت بە هینی خۆیان ئەڵێنیانێ گەریلا نەهێڵن بەڵام وان نییە. حکومەتی تورکی فاشیست دەیەوێت کورد و ناسنامەی کورد و شوناسی کورد و کولتوری کورد و هەمووی بسڕێتەوە. و ئێستا وەکو دەبینن هێرشێکی چڕیش لەسەر ڕۆژاوا هەیە کە هەموو بنکە حکوومیەکان بردومانەکرێت. دەیانەوێت خەڵکی ڕۆژاوا هەمووی بڕوات بۆی بتوانن گەریلا نێڵن بەڵام شتێکی وان نییە. کورد هەمومان ئەگەر یەکدەنگ بین نەک تورک هیچ دەوڵەتێ ناتوانێت بەرەو ڕوومان بێتەوە. ئیمرانی زیندانیە سەرچاوەی ڕزگاریە. ئیمرانی زیندانیە سەرچاوەی ڕزگاریە. باشوور باکوور ڕۆژهەڵات یەکەم شەڕی بەرگری ئەم جارە شەڕی 100 ساڵەی تێکۆشانمانە. لەگەڵ نزیکبوونەوەی ساڵی 2023 و دەربازبوونی 100 ساڵ ڕێکەوتن نامەی لۆزان دەوڵەتانی سەردەستی کوردستان دەیانێت جارێکی تر کوردستان بۆ 100 ساڵی تر بە داگیرکراوی بمێنێتەوە. گەلی کورد ئەوەندەی تر دوور بخەنەوە لە ئازادیەکان و ئەو دەستکەوتانەی کە بۆ ماوەی 100 ساڵی تێکۆشانی بۆ کردەوە بەدەستی هێناوە. ئەمڕۆ بەو تێکۆشان و قوربانیانەی کە داوێتی دوو پارچەی کوردستان و حکومەتێک و خۆ بەڕێوەبەریە هەیە. لەو دوو بەشەی تری کوردستانیش تێکۆشانی ئازادی گەیشتۆتە لوتکە و دەسەڵاتە دیکتاتۆرە فاشستەکانی هێناوەتە سەر چۆک. بەڵام دوژمنانی ئازادی گەلی کورد هەموو هەوڵێکیان چڕ کردوتەوە بۆ ئەوەی گەلەکەمان نەگات بە ئازادی یەکجاری و مافە بنەڕەتیەکانی خۆی. بۆیە هەمیشە لە هێرش و پلان دانەدان بەرامبەر گەلەکەمان لە هەر 4 بەشی کوردستان. بەڕێزان ئەو ئاڵۆزانەی ئەمڕۆ جیهانی گرتوتەوە لە قەیرانی ئابووری و تەندروستی و وزە و داگیرکاریش بێتە سەر لکە لە شەڕی رووسیا و ئۆکرانیا چڕ دەبێتەوە. ڕۆژهەڵاتی ناوین پشکی شێری بەردەکەوە و لەو گێژا و ئاڵۆزیانە دەوڵەتە داگیرکارەکانیش بەم هەڵەیان خۆستۆتەوە بۆ داگیرکاری و قەتڵ عامکردنی زیاتر گەلی کورد. لێرەوە پەیامی خۆمان ڕاگەێنین بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی مەدەنیە ڕاستە بێچەکە بەڵام بەردەوامە لە هەڵوێستی خۆی هەڵوێستێکی یەکگرتوانە کورد وەک یەک نەتەوە پێویستە هەڵوێستی هەوێ. بزوتنەوەی گۆڕان تا ئێستا سەر بە هیچ داگیرکەرێک و سەر بە هیچ دەوڵەتێکی ئیقلیمی نەبووە. بزوتنەوەیکی سەربەخۆیە زۆر باوەڕی بە خەباتی نیشتیمانی و یەکگرتووی و یەک هەڵوێستی نەتەوەی کووردە. ئەوەی کە لە کۆتاییە سەرەکەوێ بیلەتی کورد و نەتەوەی کووردە لە هەر 4 پارچەی کوردستان. ئەوەی کە لە دواییە شکستێنێ و ئەکەوێت داگیرکەرانی کوردستانە. وەکە تێزانین بەرامبەری هەموو کات خەیال و تەکۆشینا کوردان یەن کوبوونە پێشەنگ هەموو گەل و پێکهاتەیەڕە شەرێکی دژوار تێمەشاندن. ئیرۆ هەبوونامە خاکامە خۆزایامە شوونێمەی پیرۆز و دیرۆکامە دبن ئێریشن هەری گراندەنە. بە هەموو ڕەنگان ئەمڕاستی سیاسەتە ئەنکار و تونەکردنێ دێن. دژمنێ کوردان ئیرۆ ji her demî bêtir xofa wî ji vînamaya azad heye. Ji ber ku em ne tenê ji bo azadiya xwe mafê xweşer dikin, em îro ji bo tevahiya gelên ku em bi hev re jiyan dikin tê dikoşin. û ji bo tevahiya şoreşgerê cîhanê em cihê moral, hevaltî û pêşengtiyê ne. Li ser vî esasî ev kombûna me îro vê dide îfadekirin. Her çiqas êrîş giran dibin lê
جبر وان حقيقة أمي هر لبر خو بدن وان إليشا والا در بخن وشورشا خو بسر بخن